بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. خۆشەویستەکان ئەمە دەرسی دووهەممانە لە بوارەکانی عەقیدە. دەرسی پێشوو باسی لا إله إلا الله و معنای لا إله إلا الله مان کرد. دەرسی ئەمڕۆمان إن شاء الله باسی مەرجەکانی لا إله إلا الله کەین. براکانم من دەرسی پێشوو عەرزم کردن وتم لا إله إلا الله کلیلی دەرگای بەهەشتە. يعني ئەگەر کەسێ لا إله إلا الله نەبێ ئەسڵەن بەهەشت و دەرگاکانیشی نابینێ. بەس ئەگەر لا إله إلا الله هەبێ ئەو کەسە ئەگاتە بەهەشت. بەڵام چۆن دەرگاکە ئەکاتەوە بەو کلیلە ئەیکاتەوە کلیلی لا إله إلا الله. و هەموو کلیلێکیش براینە دگانەی هەیە. هەموو کلیلێک دگانەی خۆی هەیە. جا لا إله إلا اللهش مەرج و شەرتی هەیە. ئەمە مەرجەکانێتی حەزەکەم بە جوانی گوێی بۆ بگرین. هەر کەسێ لا إله إلا الله کەی ئەم مەرجانەی تیانە بێ واللهی براینە لا إله إلا الله یەکی تەواو نییە. ئەمجا مەرجیش حەزەکەم بزانن مەرج و شەرت ئەبێ هەر هەمووی هەبێ لە شتەکە. يعني ئێستا کەسێک ئەگەر یەکێک لەمانەی تیانە بێ ئیتر لە خۆی بترسێ لە لا إله إلا الله کەی بترسێ یەکێکی تیانە بێ بێ بترسێ. یەکەم ئەبێ تۆ معنای لا إله إلا الله بزانی، چونکە خوای تەعالی لە سورەتی زوخرف لە ئاەتی 82 ئەفەرمێ إلا من شهد بالحق وهم يعلمون. يعني ئەگەر تۆ علمت بە لا إله إلا الله نەزانی معنای لا إله إلا الله چییە ئیتر وتنی چی سفادەیەکێ ئیسا تو حتا بەیانی بێجە سبحان الله سبحان الله سبحان الله غير ئەبێ بزانین معناکەی چییە. غير ئەبێ بزانین سبحان الله واتا پاک و بێگردی بۆ تۆ خوایە. تۆ بێ نەقص لە ئێمە هەیە بەس لە تۆ نەقص و کەم و کورتی نییە. يعني خوای گەورە بیستنی حدودی نییە، بینینی حدودی نییە. يعني ئێمە هەر هەمومان لەوانەیە هەرچی مەخلوقات هەیە، هەرچی مەخلوقات خوا هەیە لەوانەیە حەدێک هەیە. ئیسا من نازانم لە پشت ئەو دیوارەوە چییە، نازانم بینینم هەتا ئەو دیوارەتانێ پشت دیوارەکە نابینم. بەڵام خوای تەعالی نە دیوار بەردەمێگرێ نە پەردە بەردەمێگرێ نە سەقف بەردەمێگرێ. خوای تەعالی بینینەکانی ناودڵیش گۆشتیش بەردەمی ناگرێ، ناودڵ ئەبینێ. خوای تەعالی بیستنی خوای تەعالی سنووری نییە. خوای تەعالی ترپەی پێی مێرولەیەک لەسەر تاوێرێکی لوسی ڕەش مێرولەیەکی ڕەش لە شەوێکی تاریکەشەوە کە تروسکایی ئاگر و ڕۆشنایی نییە. خوای تەعالی گوێی لە ترپەی ئەو پێی مێرولەیەتانێ، نەکی مێرولە هی بەکتریایش کە لە مێرولەیش زۆر بچووکترە. خوای تەعالی بیستنی حەدی نییە. جا ئەگەر حەدی بێ کەوابوو نعوذ بالله نقصانیە بەخوای تەعالی. وخوای تەعالیش سبحان الله نقصانی نییە. علمی خوای تەعالی سنووری نییە. علمەکان ئێمە سنووری هەیە. ئیسا من علمم سنووری هەیە. هەرچەنێ شارەزابم هەر لە حدودێکە پرسیارم لێ بکەی دەی لە حدودێکە وێسم قفڵەکەم تەواو. ئەم کۆمپیوتەرە ئەم ئەنتەرنێتە ئەم مۆبایلە ئەمانە چەندێک پێشکەوتو بێ علمەکە حدودێکی ئەوێسێت تەواو. بەس علمی خوای تەعالی حدودی نییە. خوای تەعالی خالقی ئەو مێشکەیە کە ئەو کۆمپیوتەرەی دروست کردووە. خوای تەعالی خالقی هەموو ئەو پێشکەوتنەی کە لە دنیا هەیە ئێستا خوای تەعالی خاوەنی مێشکەکانیان. خوای تەعالی ئەو مێشکانەی دروست کردووە کەوابوو علمی خوای تەعالیش بێ سنوورە. ئێمە ئەبێ خوا بناسین براین. ئەگەر خوا نەناسین کەوابوو ناسینەکەمان نقصانە. معنای لا إله إلا الله ئەبێ بە جوانی بزانین. ئەگەر نەیزانین وتنی شایەتمانەکەمان وتنێکی نقصانە. کەوابوو لا إله إلا الله واتە هیچ کەسێک نەک کەس هیچ زاتێ نەک زات هیچ مەخلووقێک هیچ شتێک لەم بوونەوەرە نییە شایستەی ئەوە بێ من ملی بۆ کەچکەم، من تەسلیمی ببم، من سوجدەی بۆ ببم، من هاواری پێ بکەم، من داوای پێ بکەم. یعنی هیچ جۆرە لە جۆرەکانی عیبادەتی بۆ ئەنجام بدەم ئیلا ئەڵڵا نەبێ. هیچ کەسێک هیچ زاتێ هیچ مەخلووقێک نییە شایستە بێ. يعني هیچ شتێک لە من و تۆ گەورەتر نییە. مرۆڤ لە هەموو مەخلووقێک گەورەترە. حتى مەلائیکە سوجدەی بۆ ئێمە بردووە براینە. مەلائیکە سوجدەی بۆ باوکمان بردووە لەبەر ئەوەی ئێمە سەییدی کەونین، ئێمە گەورەی کەونین و پێغەمبەرەکانیش گەورەی ئێمەن و ڕسوولیش گەورەی پێغەمبەرەکانن. يعني هەنێ پێغەمبەرانێ ئەنبیان
هەنێکیان ڕسول گەورەترن وەسەرەوەی هەر هەمویان محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. محەممەد المستەفا لە هەموو مەخلوقاتی خوای تەعالا گەورەترە، سەییدی مەخلوقاتە، بەڵام لەگەڵ ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شایستەی ئەوە نییە تۆ سوژدەی بۆ ببەی، نابێت. چۆن نەبێ بۆ پێغەمبەر سوژدە بۆی؟ هەر رازی نابێ. کابرایەک شعری ئەوت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شعری ئەوت، ئەی فەرموو ئێمە پێغەمبەرێکمان تایە ئەزانێ بەیانی چی ڕۆدا، فەرمووی نە من نازانم بەیانی چی ڕۆدا، من نازانم بەیانی چی ڕۆدا، بگەڕێرەوە ئەوە مەڵێ هەموو شتێک سنووری خۆی، قەت نەیەڵاوە یەک نەفەر زیاو بڵێت لە سنووری خۆی. فەرمووی لا تطرونی، فەرمووی لا تطرونی، فەرمووی لە حەدی خۆی زیاو مەدەنە من لە حەدی خۆی، لا تطرونی یعنی زیاو مەدەنە، مبالغە مەکەن لە وەصف ما، كما أطرت النصارى عيسى بن مريم. فەرمووی چۆن مەسیحیەکان ئەوەی کە خۆیان ناونا مەسیحی ئەوانە چۆن عیسایان زیاویان داوەدەم عیسا تاوتیان کوڕی خوایە، ئەخریسە ئەوان ئەڵێن عیسا کوڕی خوایە، ئێوەیش زیاو نەڵێن دوای بڵێن محەممەدیش شتێکی ئاوا دەسۆ وریابن. وطبعا ئەمە ئاەتی قورئانی خوای تەعالا لە ئاخری سورەتی کەهف ئاەتی 110 چی ئەفەرمێ خوای تەعالا؟ کی ئاەتەکەی لەبەرە؟ قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد. بڵێن من بەشەرێکم وەک ئێوە. سبحان الله، خوا ئەفەرمی ئەی محەممەد پیان بڵێ من بەشەرێکم وەک ئێوە، بەس فەرقی من و ئێوە ئەوەیە من وحیم بۆ تێ پێغەمبەرم، ڕەبتم هەیە لەگەڵ خوایە تایبەت. قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. هر کسی حەزەکە خوالی رازی بێ با چی بکە؟ با عملی صالح بکە و شەریکیش قرار نەدا بۆ خوا، چونکە عملەکە ئەگەر صالح نەبێ وەرناگیرێ، ئەگەر شەریکیشی تیابێ وەرناگیرێ. چەند مەرجمانەیە بۆ وەرگرتنی عمل؟ ئیسا کردەوەی ئێمە مەسە ئەم تەراویحەکە دانیشتینە ئێمە لەیرە، ئیسا ئێمە دانیشتین لەیلەتول قەدر و تەراویح، چەند مەرجمانەیە، چەند شەرطمان هەیە بۆ قبولی عمل؟ دوو. چی عملەکە ئەبێ صالح بێ و ئەبێ خالصیش بێ. یعنی چی صالح؟ یعنی ئەبێ وە پێ شەرع بێ. یعنی چی خالص؟ یعنی ئەبێ بۆ خوا بێ شەریکی تیانەوێ. تەوا کەوابوو لا إله إلا الله، يعني هیچ کەسێ شایستەی پەرستن نییە ئیلا خوا نەبێ. طبعا جۆرەکانی پەرستن ئینشاءالله شەوی 27 بۆتانی باسەکەم. یعنی ئیسە بڕێکمان باس کەوتمان هاوار پێکردن، داواکردن، پاڕانەوە، ترس زیاد لە حەد، سوجدە بۆ بردن، ڕکوع بردن، ئەمانە عیباد. بڕێکی تریشیە جۆرەکانی عیبادەت ئینشاءالله لە شەوی 27 عەرزی جەنابتانەکەم کاتێ باسی شرکەکەم. شرکی گەورە چییە؟ شرکی بچووک چییە؟ لەوێ زیاتر ڕوونیەکەمەوە. ئەمە مەرجی یەکەم. ئیسا ئەبێ معنای لا إله إلا الله بزانی. مەرجی دووەم ئەبێ دڵنیا ببی بەو معنایە، یعنی لەناو دڵ تۆ ئەبێ قەناعەتت هەبێ کە خوا وایە، چونکە خوای تەعالا لە سورەتی حجوراتە لە ئاەتی 15 ئەفەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا. ئیمانداران کێن؟ ئەوانن کە ئیمانیان هەیە بەخوا و بە پێغەمبەری خوا و ئەمجا چی دوایەوە؟ گومانیان نییە. ئەگەر من لە دڵمۆنەوەی یعنی چیم هەیە؟ یعنی گومانم هەیە. يعني تو أبي يقينت هبه كخوا لا إله إلا الله. إجا قيسيك يكوتي والله من حاملة قمانة مخوا أبو أبزانم نازانم كابرا يقول وتي لديك إيراني بوما ملا لديك لطرف إيرانو حدود إيران لنزيكي باوا وتي بوما ملا وتي قال لي كابرا يكبو زور نكبت بوتي قشت خلقك اللي يترسيا وتي أم كابرا نكبته روجي كان شو ملاي وتم كاكا وتي برسيارم ليكرد بۆ دەماهینمان وتم باشە وتم خوا گەورە یا پێغەمبەر وتی
خوا گەورەیە ئەیوتم خوا گەورەیە حەزرەتی شێخ گەورەیە طبعا ئەو دیارە ئەوانە وە ئەفکار چی بەخوا نازانم کامیان گەورەترن نازانم وتی یعنی ئەوەنە قەناعەتی هەبوو یعنی وای ئەزانی نایەزانی شێخ لەسەرەوەی خوایە خوا لەسەرەوەی شێخ خوا پەنامان بدە ئەمە عەقلیەتێکی کەمە مسلمان قەناعەتی وایە شێخ مامۆساتە ئیسا شێخ بەکی ئەوترێ شێخ بەو کەسەی کە عالمێکی دینیە مامۆسامە وە ڕێگان پێ پیشانەدە بەس ئەوە خوا نییە من کە پێغەمبەر خوا نەبوو شێخ هەمووی لە خوار پێغەمبەرۆیە شێخ مامۆسایە ڕێم پێ پیشانەدا شێخ خوا نییە من ئەبێت جۆرەکانی عیبادەت بۆ خوا ئەنجام دەم نەک بۆ شێخ جا ئاگاتان لێی بێ خۆشەویستەکانم شەرتی سێیەم ئەبێ ڕازی بی بە لا ئیلاهە ئیلا الله خۆشەویستەکانم خەڵک هەیە ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله بەڵام هەیە ڕازی نابێ بە لا ئیلاهە ئیلا الله ئیسا کە منوتم لا ئیلاهە ئیلا الله ئەبێ ڕازی بم چی خوا وتی تەواو کە تەسلیمی بم جا من وتم لا إله إلا الله والله ئەمەیان ناو ئەویان وەبان سەرم و کوڕە قەینا حەدیسای خەمە بان سەرم بەس بەخوا برا بەخوا بۆ ناوێ و ئەمە ئیسا هەندێک برا هەیە مامۆسایەک لە خزمەتی مامۆسایەکە ئەمان خوێنا لە ساڵەکانی 92 وتی دوێنێ ناردیانتە شوێنما بۆ تەلقینی مردوویەک ئەو کاتە خەڵک مامۆساکان ڕۆین نوێژی مردوویانە کرد لەسەر مردووەکە و تەلقینیشانە خوێنە وتی کە بردمیان بە جێبە و کاتە جێبە کەلار جێبە ڕبعە بوو وتی چووم تەماشام کرد بە جێبە ڕبعەیە نەشوێنەوە وتی ڕۆیشتم سایرم کرد ئەمانە هیچ شقلیان لە بسڵمان ناکە شقلیان شتی شوارویان قەویە و ئەمانە و یەک نەفەریتیان نییە مەسەلەن شقلی وەک خۆمان بێ تی لە خۆم وتم تو بڵێ ئەمە مسڵمان نەوێ منیان هاوردێ نوێژی لەسەر کەم وەمانە وتی زۆر دڵم ترسیا وتم بەخوا برا پیانێژم ناکرێ ئەمە من چۆن دین خۆم بستوێنم وەمان وتم کاکە ئەمە بسڵمانە یا بسڵمان نییە ئەمە وتی یەکێکیان بوو نازانم برا گەورەیان بوو ڕئیس عەشەتیان بوو چی بووتی هات وتی مەڵا مسڵمان چەس وتم وەڵڵاهی مسڵمانەوەیە بشایەتمان بێرێ و نوێژ بکە جا وتی شایەتمان چەس برا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەن محەممەد ڕەسوڵ الله دێ عەڵە بێ نوێژەکەی بکە وتم ئاخر ناوێ وە تەنیا تو بێژی تو لە جاتی ئەو بێژی وەڵا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ناوێ ئەمە خۆ لا ئیلاهە ئیلا الله ڕەوە حەساو نییە تو بەس بێژیتی و تو ئەبێ ڕازی بی بە لا ئیلاهە ئیلا الله برا کابرایەک ئەگەر کێشەیەکی شەرعی ئەوێ کێشەیەکی شەرعی لە مەوزوعێکی شەرعیە لەگەڵ زەلامێکە مشکلەیەک من و مامدانە مشکلەیەکمان هەیە ئەڵێم مامدانە ئەڕۆین بۆ لای شەرع طبعا زۆر خەڵکەڵێ کاکە ئەڕۆین بۆ لای شەرع دێن ئەڕۆنە لای مامۆسایەکی ئاینی ئەڵێ کاک مەلا تاڕقیان تۆ لەسەر ناحەقی مامدانە لەسەر حەقە بە پێی ئەم بەڵگانە ئەوە ئاەت ئەوە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم لێرە من ئەگەر بڵێم وەڵڵاهی ڕاستە ئاەت و حەدیس بەڵام بەخوا برایان من هەر ئەڕیاڵە ئەمجا با بڕن بۆ محکەمە ناخر ئەمە ناکرێ من کە شەرع مادام ئاەت و حەدیسی بۆم هاوردە من غەڵەتم ئەوێ من نەدەم ئیتر من چۆن لا ئیلاهە ئیلا الله کەم چۆن قبوڵە براینە لا ئیلاهە ئیلا الله معنای وایە ئەبێت تۆ تەسلیم بی ئەبێت تۆ ڕازی بی کافرەکان لەگەڵ ئێمە فەرقیان چییە ئێمەی مسلمان لەگەڵ کافرە فەرقمان چییە ئیسا ئەبوو جەهل بۆ نەیوت لا ئیلاهە ئیلا الله و ئەبوو جەهلیش ئەیتوانی وەکو ئەو کابرایە بێژە جا لا ئیلاهە ئیلا الله محەممەد ئێمە کێشەمان لەگەڵ تۆ بەس لا ئیلاهە ئیلا الله برا ئەوە لا ئیلاهە ئیلا الله خۆ با بزانن لە زەمان ئەبوو جەهلا خۆ نوێژۆمانە فەرز نەبوو ئیسا لە زەمان ئەبوو جەهل کاتی ئەبوو جەهل لەگەڵ پێغەمبەرا کێشەی بوو خۆ با بزانن نوێژ فەرز نەبوو ڕۆژوویش نەبوو زەکاتیش نەبوو ئەمانە حەجیش هەر خۆیان ماڵێ لەناو مەکەیە بوو تێگەی یعنی مشکلەی ئەبوو جەهل ئەمانە لەسەر نوێژ و ڕۆژوو نەبووە هەن لەگەڵ ما مشکلەی ئەوان لەسەر نوێژ و ڕۆژوو نەبوو مشکلەکان لەسەر چی بوو لەسەر ئەوە بوو ئەو کە خوای گەورە باسیەکە و جەنابەت فەرمووت إنهم كانوا سورة صافات آياتي 35 و 36 إنهم كانوا إذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون
ئەوان ئەیانزانی معنای لا إله إلا الله چییە؟ ئەوان کە ئەیانوت لا إله إلا الله یعنی ناوێت و تازە سوژدە بۆ بدبۆیت و بڕمێتە مل ئەو قەورە و بە دەور قەورە تەواف بکەیت و بچیتە بان قەورەکە بێژی فرانە کەس بگەیە فریاما و ناجیحم کە و سرم خە و بە دەوریا بێیت و بەرد سێ بەرد بخەیتە بان یەکتری و بێژی بزانم ناجیحەوم ئاوا سوڕێک بخوات و نازانم چی ئەمانەی ئیتر کۆ زانی ئیتر تو ناوێ قەناعەتت بەم شتانە بێ ئەی تۆ کە ئەڵێی لا إله إلا الله ئەبێ هەمووی أبو جهل أيزاني أما وايا بويا نيوت يعني أيوة لا إله إلا الله ويقولون أئنا محمد يعني توبا لا إله إلا الله أتيت إمواز إنا لتاركو آلهتنا لشاعر مجنون تو الشاعر كي شيتي خوتان أزان بر لأوي بيغمر بإم أمانة باسكا شاعري شيت نبو أيان صادق الأمين بس كأمي باسكر يكسر أوان وتيان تو شيتي شاعري كي شيتي يكسر جاء قاطعا ليبي شرطي شوارم الانقياد واتا تسليم بو لا إله إلا الله تسليم بي هركسي تسليمي شرع نبي تسليمي آيات وحديث نبي يسيك لصفات كان إمام عمر وحرشي الظالم واستمكار في البازة اللي يترسي يسيش وهرناوية تيرن يكسر بري خلق يسيش ليه يترسي تيجي ودجمني إمام عمر كلا صفات كان أو أبو تشان ترب وايه تشان عصبي بوايه كآياتي كان بو بخيرن دايته وعلماء أفرمن الصحابة طبعا لخدمة أبونا أفرمن وكان عمر وقافا عند كتاب الله كاتي قرآن بخيرن دايته أبو عمر يكسر تسليم أبو عمر لأوفر عصبيتي أبو أبيان وتا عمر خواوا أفرمي يكسر أيوة التواب يا ما بوابين كاتي خواواي فرمو في غمري خاص الله سماي فرمو تواويتر بو أونا ملكتش نابين بو أونا مل بعدين ما دام أجر آياتك وحديثك معناك واضح به بس جاري وهي مثلا بون منتو آياتك كثيرة بس أو معنى ناقيني يعني مثلا اشتكى أولنية أو موضوع جوازة شرطي بينجم خوش يسكانم صدق أبي مر راس بكين لقى الله إله إلا الله منافق نبين لبانو تشتيك بينو لجيرو تشتيبين طبعا بس خلق يزور هي براينا يسا لبانو شوازي كتر أنويني لجير شو شتيك تر أنويني خواهي قول القرآن وصفي أماناك فرمي ومن الناس من يقول آمنا بالله لبردم خلق عليه من بسلمانم ديتيش بو جماعة عليه آمنا بالله وباليوم الآخر خواء فرمي وما هم بمؤمنين يخادعون الناس خلق أخلطينا لينا نوعك لولا نوعيتنا أو تونا بوابي ششم شر الإخلاص برأينا توكاتي الله لا إله إلا الله بس ما بس تخوابي والله يبو خلق ميكا من أجر أم خلقها هموي وحرتشيش هالم دنيا هزار أو أم خلقيش قشتي بمن بلي توبيا ويكي باشي كمن خرابهم تاوت هر هموشي بمن بلي خرابي أجر توبيا باش بي تتوا كوابل جو بقصي خلق مدى كارا كانت بو خوابك رزامني خلق باب زاني غاية لا تدرك خلق بيجي والله من خليهم رازية مهم او اخواليت رازي به تو كار بو خوابك واخلاص بو خوي تعالى فإن الله حرم على النار من قال لا إله إلا الله يبتغي بذلك وجه الله ما بس رزامني خوابه شرطي حوتم خوشويسيد بو لا إله إلا الله به يعني بكرديكي وبكرديكي خوات لهمو خلق خوشتر قرق به خوال قرآن لسورة بقرة آياتي 165 أفرمي خلقان يكن ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله هاني كسي سبحان الله چن يخوان خوش قرك أو أنا بتكان شيان خوش قرك بابزان خلق يك هي لمور ولاطي خوشمان يسر رئيسي حزبكي بخوا ناقريتو رئيس عشرتكي خوي بقش دنيا ناقريتو بخواش ناقريتو ايوا نابي ابي ايما بزانين برا گوركان مان باوك مان دايك مان خشك مان كرمان خزم وكسكار مان خيزان مان عشرت مان بنماله مان حزب مان هرچي هي اما قشتي خوابا منو توي داوا اگر ايما خوا مان لهمو خلقي خوشتن نگرك بي بخوا دين مان نقصانا خوات خوشوي لمان زياتر
یان ئەمانت لەخوا زۆرتر خۆشەوێ ئەوە مۆزوعەکە ئەگەر ئێستا هەر کەسێک لا إله إلا الله کەتان لێرە دەرەکەوێ تو ئەگەر ئێستا خۆشەویستترین کەسی ئەم دنیایەت قسەیەکت بۆ بکە و خوش قسەیەکت بۆ بکە کامیانە دەیتە مەل ئەوی تریانە ئەمە مۆزوعەکەیە خوا با سەریح و پەتی بڵێ خوا شتێ بڵێ و خۆشەویستترین کەسی ئەم دنیایەت شتێ بڵێ کامیانە دەیتە سەر کامیانە ئیتر خۆتان بەراوردی کەم هەر کەسێ ئەگەر خۆشەویستەکەی دا بە ملی خوایە لا إله إلا الله کەی معنای نییە هەر کەسێکیش خوای دا بەسەر هەموو شتەکانە و من باوکم دایکم برام خوشکم خێزانم مناڵم عشرەتم بنەماڵم هەمووی لەبەر خاتری خوا خۆش بوێ ئەو کاتە من ئیماندارم و مسلمانم خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە